سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش ئازیزانی هیوادارین لە هەر کوێیەکانە ساغ و سڵامەت بن خۆشەویستان ئەمڕۆ سێشەممە دەیگەلاوێژی 1402 هەتەوی بەرابەرە لەگەڵ 1 ئاگوستی 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان. سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خەڵکی دیواندەرە لە بەردەم فەرمانداری بەڕێوەچوونی ڕێوەڕەسمی ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە لە بۆکان تێکدانی گڵکۆی گیانبەختکردوان لە مەریوان و ئیسفەهان سووتاندنی دارستانەکانی بانا لەلایەن ڕژیمەوە بەڕێوەچوونی دوو کۆبوونەوەی گەورەی ژینگەیی لە یازد و سیستان کۆبوونەوەی بازاڕیانی شارۆچکەی خاوەرانی تاران و درێژەی دروشمنووسینەکان لە ئێران لە سەرکاردەرکرانی 600 کرێکاری شێرکەتی تێکنۆوزەی سپێک لە سێدارەدانی هەشت بەندکراو لە زیندانەکانی زابۆل زاهێدان و بیرجەند و سەپاندنی سزا بەسەر 3 ڕۆژنامەوان لەلایەن دەزگای قەزایی ڕژیم. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خەڵکی دیواندەرە لە بەردەم فەرمانداری شەوی دووشەممە 9 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە دانیشتوانی شاری دیواندەرە دژ بە نەبوونی ئاوی خواردنەوە و با یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە گرفتەکانیان لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. شەوی ڕابردوو خەڵکی ناڕازی دیواندەرە دژ بە قەتعی بەردەوامی ئاو لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان. ناڕازیان بە ئاگردانی لاستیک و وتنەوەی دروشم شەقامەکانیان داخست و لەگەڵ هێزەکانی ڕژیم تێکەڵچوون بەوەتەی سەرچاوخۆجەیەکان 4 هاوڵاتی بە تەقی ڕاستەوخۆ بریندار بوون بەوەتەی هاوڵاتیان بەنداوی سیازاخ تەنیا 5 کیلۆمتر لە دیواندەرەوە دوورە بەڵام ڕژیم ئاوی شارەکانی دیکەی پێدابین دەکات و هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی ئەو شارە هەڵناگرێت. بەڕێوەچوونی ڕێوەڕەسمی ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە لە بۆکان ڕۆژی دووشەممە 9 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی بۆکان هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی هەمیشە زیندوو محەممەد حەسەنزادە لە بەردەم گۆڕستانی بۆکان کۆبوونەوە بەڵام هێزەکانی ڕژیم ڕێگەیان نەدا و خەڵک لە بەردەم گۆڕستان مەراسمەکەیان بەڕێوەبرد. بەپێی راپۆرتی سەرچاوخۆجەیەکان بنەماڵەی محەممەد حەسەنزادە هاوڕێ لەگەڵ دادخوازان و خەڵکی ئازادیخوازی بۆکان بەنیەز بوون ڕۆژی لەدایکبوونی ڕۆڵەکەیان لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە بەڕێوە ببەن بەڵام هێزەکانی ڕژیم ڕێگەیان نەدا و ناچار بوون لە دەرەوەی گۆڕستان چالاکیەکەیان ئەنجام بدەن. لەو مەراسمەدا دایکی محەممەد حەسەنزادە چەند کۆتریان بەردا و ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری کرد. هەروەها باوکی هەمیشە زیندوو هێمن ئەمان و ژمارەیەک لە خەڵکی ئازادیخواز لەسەر مەزاری ناوبرا و کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی نوێ کردەوە. شایانی باسەکە هێمن ئەمان ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و پاش دەست بەسەرکردن لەژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کرد. تێکدانی گڵکۆی گیانبەختکردوان لە مەریوان و ئیسفەهان ڕۆژی دووشەممە 9 مانگی گەلاوێژ بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە شارەکانی مەریوان و ئیسفەهان گڵکۆی موختار ئەحمەدی و مەجید کازمیان تێکدا. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە بەکرێگیراوانی ڕژیم لە شاری مەریوان لە کردەوەیەکی قێزەوندا بەردی سەرمەزاری هەمیشە زیندوو موختار ئەحمەدیان بە بیانۆی هەبوونی دروشمی شەهید نامرێت و ژنجیان ئازادی دزیوە و گڵکۆکەیان تێکداوە. هاوکات لە شاری ئیسفەهان سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی مەزاری هەمیشە زیندوو مەجید کازمیان سووتاند و کێڵ ببورن کێلەکانیان تێکدا. سووتاندنی دارستانەکانی بانە لەلایەن ڕژیمەوە ڕۆژی دووشەممە 9 گەلاوێژ بەشێک لە وەڕگۆ و دارستانەکانی شاری بانا لەلایەن سپای پاسدارانەوە ئاگردرا بەوەتەی هاوڵاتیان ماوەی چەند ڕۆژە بەکرێگیراوانی ڕژیم لە وەڕگۆ و دارستانەکانی شاری بانە دەسووتێن و هیچ لایەنێکی حکوومەتی هەنگاو بۆ کنترۆڵکردنی
هەڵناگرێت. تەنیا خەڵکی ئاسایی و ژینگە دۆستانن کە با کەمترین ئیمکانات هەوڵی دامرکانەوەی ئاگرەکە ئەدەن. هەوڵەکانی ڕژیم لە 20 ڕۆژی ڕابردوو بووەتە هۆی لە ناوچوونی سەدان هێکتار لە جەنگەڵ و لە وەرگەکانی کوردستان و کاردانەوەی توندی کۆمەڵگای لێکەوتوەتەوە. گیانەدەستانی دوو هاوڵاتی لە ڕووداوی هاتوچووی پاوە. ڕۆژی دووشەممە 9 گەلاوێژ لە ڕووداوێکی هاتوچوو لە ڕێگای هانی گەرمەڵەی پاوە دوو کەس گیانیان لەدەستا. بەپێی زانیاریەکان لە ئەنجامی وەرگەڕانی ئۆتۆمبیلێکی نەفەر هەڵگری سەمەند لە ڕێگای هانی گەرمەڵەی پاوە ژن و پیاوێکی هاوژین گیانیان لەدەستاوە. شانی باسەکە ڕۆژی ڕابردووش پیاوێکی تەمەن 43 ساڵ بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەی لە ناوچەی دزاوەری پاوە گیانی لەدەستا بوو. بەڕێوەچوونی دوو کۆبوونەوەی گەورەی ژینگەی لە یاسوج و سیستان. ڕۆژی دووشەممە 9 مانگی گەلاوێژ دوو کۆبوونەوەی گەورەی ژینگەی دژبە لێدانی بەنداو لە یاسوج و نەبوونی ئاو لە سیستان بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان سەدان کەس لە خەڵکی سیستان با کۆبوونەوە لە مەیدانی یاعقوبی لەیسی زابۆل دێژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی گەندەڵ و ناکارامەی کۆماری ئیسلامی نیشاندا. بەشداربووان دروشمەکانی لەژێر خاکدا نێژراوم ئاوم پێ بدەن، وشکە ساڵی تەحمیلی، دەستکەوتی بێ تەدبیری، نوێنەری ناکارەمە، ئێستێفا و سەفیری بێلیا قەتمان ناوێتیان بەرز کردەوە. لەلایەکی دیکەوە دانیشتوانی شاری یاسوج با کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری خوازیاری ڕاگررتنی کار و چالاکیەکانی بەنداوی تەنگەسوور لەسەر ڕووباری بەشاربوون و لە بەیاننامەیەکدا سەبارەت بە کاریگەریەکانی ئەو بەنداوە لەسەر ژینگە و سروشتی ناوچەکە هوشداریان بە نوێنەرانی مەجلسدا. کۆبوونەوەی بازاڕیانی شارۆچکەی خاوەرانی تاران و درێژەی دروشم نووسینەکان لە ئێران. کاسبکاران و بازاڕیانی شارۆچکەی سەنعەتی خاوەرانی تاران ڕۆژی دووشەممە 9 گەلاوێژ دژ بە قەتعی بەردەوامی بەرق ناڕەزایەتیان دەربڕی و لە شارە جیاجیەکانی ئێران خەڵکی ئازادی خواست دیواری شارەکانیان با دروشمی دژە حکوومەت نەخشاند. بەوەتەی کاسبکارانی ناڕازی شارۆچکەی سەنعەتی خاوەران قەتعی بەردەوامی بەرق زیانێکی زۆری لێ داوین و ببورن هیچ فەرمانگەیەکی حکومی قەرەبووی زیانەکانمان ناکاتەوە بایەخ بە کێشە و گرفتەکانمان نادەن. لەلایەکی دیکەوە شەوی ڕابردوو دانیشتوانی زۆربەی گەڕەکەکانی تاران دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. هاوکات لە چەندین پارێزگای ئێران کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. لەسەر کاردەرکردنی 600 کرێکاری شەرکەتی تێکنۆلۆژیای سپێر لە ماوەی 40 ڕۆژی ڕابردوو لانیکەم 600 کرێکاری شەرکەتی تێکنۆلۆژیای سپێر تێسکۆ لەلایەن خاوەنکارەوە لەسەر کار دەرکراون. بە پێی زانیاریەکان خاوەنکار 600 کرێکاری پسپۆر لە بوارەکانی بەرق، مخابرات و کەرەستەی ناسراو بە ئەبزار دەقیق کە لە سەنعەتی نەوت و گازی باشوور کار دەکەن لە شیرکەتی تێسکۆ بێکار کردووە. بەوەتەی کرێکاران خاوەنکار بە بیانووی نەبوونی پرۆژەی کاردەستی داوەتە کەمکردنەوەی هێز و ڕایگەاندووەکە تا ماوەیەکی نادیار چاوەڕێی وەرگرتنی پرۆژەی کاری ئەبن. لە سێدارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی زابۆل، زاهێدان و بیرجەند. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەلانیکەم 8 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی زابۆل، زاهێدان و بیرجەند لە سێدارەدراون. ناسناوی ئەو 8 بەندکراوە بریتیە لە یەدوڵڵا گۆرگیچ تەمەن 43 ساڵ، خێزاندەر و خەڵکی گوندی مەنزڵئابی سەربەشاری زاهێدان، شاهسەوار شەهریاری پەلەنگی تەمەن 53 ساڵ، خێزاندەر و خەڵکی شارستانی ڕێگانی سەربەوستانی کرمان، محەممەد ئەرباب تەمەن 30 ساڵ، خێزاندەر و خەڵکی نیمروزی ئەفغانستان، ئەسەدوڵڵا ئەمینی تەمەن 32 ساڵ، خێزاندەر و خەڵکی نیمروزی ئەفغانستان، سەعید بەراهوویی تەمەن 39 ساڵ، خێزاندار خەڵکی زابۆل، عەلی بەراهوویی خێزاندار و خەڵکی شاری زابۆل، خوداڕەحم محەممەددانی تەمەن 55 ساڵ و خەڵکی زاهێدان و فەرهاد بادوەرزە خێزاندار و خەڵکی شارۆچکەی زەهەک. سەپاندنی سزا بەسەر ڕۆژنامەوان لەلایەن دەزگای قەزایی ڕژیم.
ڕۆژی دووشەممە 9 مانگی گەلاوێژ دەستگای قەزایی ڕژیم سزای زیندان، سزای ماڵی و دوورخستنەوەی بەسەر 3 ڕۆژنامەوان بە ناوەکانی سەئیدە شەفیعی، نەسیم سوڵتانبەیگی و مەرزیە مەحموودی دا سەپەند. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، سەئیدە شەفیعی و نەسیم سوڵتانبەیگی دوو ڕۆژنامەنووس و دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینە لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری هەریەکەو بە 4 ساڵ و 3 مانگ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و کۆمەڵێک سزای تەکمیلی محکوم کراون. هەروەها مەرزیە مەحموودی پاش سکاڵایی حەمید ڕەسایی نوێنەری مەجلیسی کۆماری ئیسلامی بە 24 میلیۆن تمەن سزای ماڵی و 1 ساڵ دوورکەوتنەوە بۆ شاری تۆربات محکوم کراوە. ئاوارەبوونی دەیان پەنابەری فلستینی لە کەمپی ئاوارەکانی لوبنان بەهۆی شەڕ و پێکدادانی نێوان لایەنگرانی بزوتنەوەی فەتح و هێزە ئیسلامگەرەکانی نێو ئوردوگای پەنابەرانی فلستینی لە لوبنان 6 کەس گیانیانە دەستا و 7 کەسی دیکەش بریندار و بەدەیان کەس ئاوارە بوون. بەپێی راپۆرتەکان تێکەڵچوونی نێوان هەردوو لە پاش کوشتنی فەرماندەیەکی فەتح دەستی پێکرد و 5 کەس لە ئەندامانی فەتح لە بۆسەی هێزە ئیسلامگەرەکان گیانیانە دەستا و ئەندامێکی گروپی ئیسلامگەڕایی موسلم کوژرا. شایانی باسەکە دۆخی نالەباری ئوردوگا ئەگەری دەستێوەردانی ئەرتەشی لوبنانی هاوردوەتە ئاراوە. جێگەی ئاماژەیەکە لە لوبنان 12 ئوردوگای فلستینی بوونیان هەیە و ئەمنیەتیان لەلایەن دانیشتوانی کەمپەکانەوە دابین دەکرێت. ناڕزایەتی ژینگە پارێزانی تورکیا لە ئاست بڕینەوەی دارستانەکان دوایین هەواڵمانە. ڕۆژی دووشەممە 9 مانگی گەلاوێژ گوندنشینان و چالاکانی ژینگەیی باشووری ڕۆژئاوای تورکیا لە ناڕزایەتی بە بڕینی دارستانەکانی ئاکبەلەن و لێدانی مەعدەنی بەردی خەلووس کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان دەوڵەتی تورکیا پێشتر مۆڵەتی بە شرکەتێکی چالاک لە مەعدەنی بەردی خەلووس لە پارێزگای موغەڵادا بوو. ئێستا ماوەی ئەو مۆڵەتە بەسەرچووە، بەڵام کاروباری مەعدەن هێشتا بەردەوامە و پانتاییەکی بەرین لە جەنگەڵەکانی ئەو ناوچە لە ناوچووە. ناڕازیان بەداخستنی جادەی سەرەکی مەعدەن و وتنەوەی دروشم لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون و چەند خۆپشاندەر بە گازی فرمێسکرێژ و زەربەی باتۆم بریندار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەش کرانە فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.